بەناوی خودای گەورە لەوانەی چوارەمدا دەینە سەر بەشی دووەمی تەواوکاری ئەویش بەکارهێنانی UDU هەوڵ دەدەین بە پێی توانە نمونەی زیاتر عەل بکەین بەڵام لەبەر نەبوونی کات و وەهیلاک نەبوون و بێزارەبوونی ئێوە پێویستە سێ نمونەی هەڵبژێردرا حەل بکەین و ئەگەر پێویستیش بوو دەکرێت ئێوە لە کۆمنت دەژێر ئەم ڤیدیۆ داوا بکەن کە ئاخۆ نمونەی زیاترتان ئەوێت یاخود نا بەڵام بە پێی توانە هەوڵ دەدەین نمونەی ئاڵۆز شکار بکەین لە سادۆ بۆ ئاڵۆز بۆ ئەوەی هەموو شتێک لە بەرچاوی ئێمەدا ڕوون بێت ئەمەی لەوانەدا باسی دەکەین زیاتر شکارکردنی تەواوکاریە بە بەکارهێنانی ڕێسای UDU چییە؟ سەرەتا ئەگەر بێت وەکو پێناسەیەک یاخود باسێک بیناسێنین کاتێک ئەنجام دەدرێت ئەگەر هاتوو نەخشەیەکی سادەمان نەبوو بە شێوەیەک ڕاستەخۆ نەکرا تەواوکاری بۆ وەربگرێت وەکو ئەمە ناکرێت بە شێوەیەکی سادە ڕاستەخۆ تەواوکاری بۆ وەربگریت وەکو باسمان کرد ئەگەر هاتوو سادە نەبوو سەر بەشی UDU لە UDU چییە؟ واتە هەر نەخشەیەک کە وەربگریت داتاشراوەکەی لە نێو نەخشە بنەڕەتەکەیدا هەبێت ئەگەر هاتوو ئێمە بین سەیری ژێر کرد بکەین 3x² بین بە U دابنین U یەکسانە 3x² داتاشراوی ئەمە ئەکاتە چی بۆی بکەین بە DU ئەکاتە 6x ژمارەکەش ئەبێ بە سفر 6x dx لێرە ئەگەر بێت و سیر بکەین ئاخۆ ئایا نرخی DU کەوکو باسمان کردی ئەگەر U هەڵبژێری ئەبێ DU لە نێو نەخشەکەدا هەبێت ئەگەر نەشبوو ئەوێ دەستکار بکەین بۆی دروست بکەین بەڵام سیر بکەین ئەمەمان بە U وەرگر ژێر کرد DU-ەکە و داتاشراوی U ئەبێ بە DU یەکسانە بە چی 6x بڵێ کاتە ئەکرێ بنووسین چی تەواوکاری لە جیاتی 6x dx ئەنووسین DU لە جیاتی ئەم ژێرکەرتەش کە باسمان کرد ئەکرێ بنووسین U ئەمە ئەبێ بەچی ئەگەر ڕێسای سەرەکیمان لە یاد بێت کە سەرەتا باسمان کرد ئەبێ بەچی وەکو نمونە وەکو یادهێنانەوەیەک 1 لەسەر x dx یەکسانە بەچی تەواوکاریەکەی یەکسانە بە لن وەکو یادهێنانەوەیەک بوو ئەگەر نا پێویست ناکە باس بکەین بەڵام ئەباوێت بچی لنی U C یۆکەمان چییە 3x² هەمان ئەو نەخشەی کە سەرەتا هەڵمەبژار دێن لە شوێنی خۆی دادەنینەوە C ئەمە ئەنجامی نەخشەکەیە باش تێبینی چییە لەسەر ئەم پرسیارە کە پێویستە باس بکەین وەکو سەرەتا دەڵێنەوە هەر هاوکێشەیەک یاخود هەر نرخێک ئەگەر بیکەین بە دوو بەشی جیاواز بەشێک بە U هەڵبژێری پێویستە داتاشراوەکەی کە DU-ە پێویستە لە نێو نەخشەکەدا هەبێت وەکو ئەمان بە U وەربگرت ئەگەر هات داتاشراوەکەشمان وەرگرتمان بە DU هەبوو ئێستا ئێمە دێین نمونەیەکی تر حەل دەکەین بێت و هیچ وەڵامێک هیچ DU-یەک هیچ داتاشراوەکەی بەشێک نەبێت لە خۆی ئایا ئەوسا چۆن شکار دەبێت ئێوە گەر بتانە ئەم نمونانە سولێ بینن ڕابگرن ڤیدیۆکە تاواکو شکار دەکەن یاخود تاواکو وێنەیەکی لەبەر دەگرنەوە یاخونەیە هەر نزیک لە ئەوەی تازە تەنها دەیکەین بە x² یەک ئێمە گرنگە فکرەکە وەربگرین نەوە خودی پرسیارەکە دەرەغ بکەین چونکە ئەگەر بێت و فکری پرسیارەکەت وەرگێ هەر ژمارێک دابدرێت دەکرێت سودی لێ ببینی و پرسیارەکانی پێشکار بکەیت چ بە U هەڵبژێرین نەخشەیەکە کەمێک ئاڵۆز بێت نەخشە ئاڵۆزەکە چییە x² یەک DU وەکو لە یادمان بێت ئەبێت DU
داتەشراوی یوەکە ئەبێ لە نەخشەکەدا هەبێت داتەشراوی ئەمە 2x باش ئەگەر بێت و سیری ئەم پرسیارە بکەین کە ئاخۆ ئایا دیو بوونی هەیە لە نێو نەخشەکەدا وەکو هەبوون ئێمە پێویستە سوود ئەلەمانە وەربگرین لێرە دوو زیادە ئەوەی ئێمە پێویستمانە تەنها ئەم دوانەیە xdxەکەیە چی بکەین بۆ ئەوەی لە شوێنی dx و xەکە یودا بنین وەکو پرسیارەکەی پێشتر ڕاستەوخۆ شوێنی x و dxەکەمان دیومان دەنووسی بەڵام لێرە دیوەکە دوێکی لەگەڵ پێویستە دوێک لێرە هەبێت بۆ ئەوی شوێنەکەی بگۆڕینەوە بەڵام لێرە دەکرێت سوودێکی تری لێ ببینین ئەویش چی هەردوو لای دابەشی دوو بکە ئەبێ بچی دیو لەسەر دوو یەکسانە دوو دابەش دوو ئەبێ بەیەک x dx نازانم ڕوونیان نا بەڵام هەوڵە دەین لە ژێرە بنووسینەوە جوانتر دیار بێت ئەبێ بەچی دیو لەسەر دوو یەکسانە x dx ئەگەر بێت سیر نەخشەکە بکەین ئەوەی پێویستە لە نەخشە بنەڕەتەکەدا هەیە دروستمان کرد این زادین لە شوێنی دادەنینەوە بەڵام بە شوەیەکی جیاواز ئەمە چی بوو یو لێرە تەنها لە پرسیاری پێشتر دەمان نووسی چی دیو بەڵام لێرە ژمارە لەگەڵا دەکرێت چی بنووسین دەکرێت ئەم یەک لەسەر دووە بهێنیە دەرەوە دیو ئەوەی ماوە چیە دەرهێنانی ئەنجامەکەی تەواوکاریە یەک لەسەر دوو لنی یو کۆسی یو کەش چیە x توان و کۆیەکە تێبینی چیە لەسەر ئەم پرسیارە ئایا چۆن فکری ئەم پرسیارە بەدەست بهێنین یودی واتە هەبوونی داتاشایی نەخشەکە لە نێو خۆیدا یوما هەڵبژارد داتاشراوەکە 2x dx دوو لێرە بوونی نییە ئەکرێت چی بکەین بۆ ئەوی x dx بێڵینەوە هەردوو لای دابەش دوو بکەین ژێرەی دیۆکەی ببێت بە دوو ئێرەش بە شوەیەکی بەتاڵ ببینێتەوە بۆ ئەوی بتوان لە شوێنی دابنینەوە کە لە شوێنمان داناوە پێشتر ئەگەر هاتبە ئەم دووە بوونی نەبا ڕاستەخۆ دیومان دەنووسی بەڵام لێرە دیو بە تەنهانیە ژمارەیەکی لەگەڵ یا لە پێشتی یا لە ژێریتی پێیەکەوە دەلێو نەخشەکەدا دەنووسین واتە لە شوێنی x dx دیو لەسەر دوو دەنووسرێت لێرە چیمان کرد لە واتی دیو لەسەر دوو یەک لەسەر دوومان هێنا دەرەوە دیوەکەشمان لە سەرەوەی کارتنووسی دواتە تەواوکاری بۆ وەردەگرێت ئەمە بە شێوەیەکی سادە و ئاسان یۆدارم ڕوون کرابێتەوە ڕەنگە ئێمە نەتوانین ڕاستەخۆ بە یەک پرسیار بگەین بە ئەنجامی ئەوەی کە تێبگەین کە ئاخۆ ئەم پرسیارە چۆنە و چۆن دروست بوو چۆن دروست نەبووە بەڵام هەوڵە دەین لە نمونە سادەکان ڕەدەست پێ بکەین دواتر بگەین بە نمونەی کەمێک قڕست کەمێک تەنها کەمێک یەکێک لە نمونەکانی دی کە ئێمە پێویستە ببورن ئەمە نمونەیەکی ترە لە یودیو هەوڵە دەی بە پێی توانە نمونەی ئاڵۆزی کار بکەین واتە ئەو نمونانێکە باسانی تەنها بە چاو ناتوانێت وەڵامەکەیان بەدەست بێنی بەڵکو ئەبێت کەمێک بیریان لێ بکەیتەوە شیکردنێکی سادەیان بۆ بکەیت لەگەڵمان بن ئەمە شوکو نەخشەیەکی سەرەتایی و ئاسایی ئێکت لە سەرچارێکی توان و کۆ یەک هەمووی توان 5 کامە بە یوەردەگری ناکرێت بە تەنها ئێکس گۆڕای لەگەڵا بۆی هەر هەموو بە یوەردەگرین یو یەکسانە بەچی 4 x توان دوو کۆ یەک ئەبێ بەچی دیو 8 x dx x dxەکە بوونی هەیە بەڵێ ئەم هەشتە چی بەسەر بێت کەمێک کاتە دەم بەڕای ئێوە دەبێت چی بەسەر بێت فەرم زۆر بیرکردنەوەی ناوێ چونکە ئەوەی لە پێشتر لە تێگەیشت بوو دێرە دەتوانانی بەکاری بێنیەوە ئەویش چی بوو ئەو ژمارە دوو کە پێشتر هەبوو دێن هەردوو لای دابەشی هەشت دەکەین بۆی هەمەشتە لەوێ نەمێنێت دیو لەسەر هەشت x dx ئەم هەشتە لەوێ نەما x dxەکە تەواوە دەکرێت دابنینەوە بەڵێ بێگومان دەتوانین بابین
لەجێ ئێکس دی ئێکسی دەنووسرێت ئەی ئەم یەک لەسەر هەشتا دێتە دەرەوە. ئەمەی ناوکەوانە چی بەسەر دێت؟ چارێک توان کۆ یەک هەمومان بە یودا نابوو، بەڵام هەموو یوتوان 5 ئاگاداری ئەمە بین، هەموو یوتوان 5 بۆیە دەکرێت کەمێک سادەتر بکرێتەوە. لەگەڵمان بن یەک لەسەر هەشت تەواوکاری دیو. بەڵام ئێمە دین گۆڕانکاری بەسەدا دەینین بە هەمان شێوەی خۆی نانووسینەوە. ئەویش چی؟ یوتوان ناقسان 5 لە هەنگاوە سەرەتا یەکاندا کە باسمان کرد هەر کاتێک توانی موزەب لە ژێرەوە بوو بیبینە سەر ئەوێ بە چی؟ بە سالب. بۆیە لێرە دەین دەستکاریمان کردووە بەو شێوەی کە بیرمان لێ دەکردەوە شیکاری دەکەین. لەگەڵمان بن ئەبێ بە چی؟ ناقس 5 کۆ یەک کەمێک بیر لێ بکەنەوە ناقس 4 کۆسی ئەوش دەکرێت کەمێک شیکار بکرێت. ئەوە ئێن کۆ یەکە ناقس 5 کۆ یەک دەبێت بە ناقس 4 لەسەر ناقس 4 بەڵام دەکرێت ئاسانتر بکەینەوە ناقسەن 16 یو ڕاستەخۆ دەکرێت ئەمە بکەی بە یو ناقسەن 4 کۆسی. تێبینیمان چێ لەسەر ئەم پرسیارە؟ ئەویش چۆنیەتی وەرگرتنی بەکارهێنان و یودیو بەکارهێنانی یودیو. ئەمە نەخشەکەیە ئەم بە یور دەگرن بەوەی ئەمە دروست بێت. ئەگەر هاتووە هەموو کارتەکە بتوانە کەوەڕواگرن نەمانەتوانین سادە بکەین چونکە ئەکرا ببێتە 5 هەموو کەوانەکە توان 4 ئەوە ئاڵۆزە بوو لێمان. بۆیە هاتوون بەس ئەوەمان بە یو وەربگرن بۆی بتوانین داتا شاوەکە دروست بکەین. ئەگەر هات داتا شاوەکەی وەردەگرن کەمێک ئاڵۆزدا دروستە بێت ئەوەی زیادبوون ئەمە ژمارە هەشتەیە. ئەمەش ئەگەر هاتوو کەمێک بیر لێ بکەینەوە نابێتە بەربەست بەڵام ئەبێت کەمێک بیر لێ بکەینەوە چاوەڕێ ئەوە نەبێت بتوانین وەڵامەکە بە ئاسانی بەدەست بێت. و هەروەها هاتی لە شوێنەکەمان داناوە ئەویش فکرەیەکی تری تێدا بوو ئەم توان 5 دەکرێت ببینە سەرەوە چونکە موزەب دەکرێت بە ناقس بۆی بتوانین بە ئاسانی شکار بکەین. ئینجا تەواوکاریمان بۆ وەرگرت و بۆ یەک لەسەر جارانی دیوتوان ناقسا لەسەر 4 کۆسی ژێرە و ژێرەمان جاران کردن ئەوەشمان هێناوە ئێرە ئەوەی تریان تەنها فکرێ چۆنێت وەرگندی و وە گواستنەوەی توانە و جارانکردنی ئەم کەرتەیە و هەروەها لێیان نەچوونی کۆسیە. هەوڵ دەدەین نمونەیەکی تر شکار بکەین بەڵام بەر لەمە ئێمە با پرسیارێک بە ئێوە سپێرین. هەوڵ دەدەین اینجا لە زەروی بابەتەکاندا پرسیارێک بۆ ئێوە زەبێڵین کە ئاخۆ بزانین چۆن شیکار بکەیت وەکو ئەرکێکی ماڵە. بەڵام ئەگەر بێت و پشت هیچ مەبەستە تەنها خۆت نەبێ گەر ئەشنێن یەک دوو نمونە بۆ ئەوەی بتوانین بە ئاسانی لێ تێبێت. گەر بێت و بزانی یودیو لەم پرسیارەدا شکار بکەیت زۆر ئاسایی جێبەجێ دەبێت. ئەویش چییە؟ بۆ نمونە 2x dx 6 x توان 2 کۆ 13 هەمووی توان 3. ئەو بارکێکی ماڵەوە بێت ڕۆناکەم هیچی تێدا بێت چونکە ئەگەر بێت و کەمێک بیر لێ بکەینەوە دەزانین ژمارەکان بێ و لە یاخود چۆنی دوی وەردەگری. ئەمە ئەو ئێمە دەین یەک نمونەی تر شکارەکەین پێم وابێ بەس دەبێت. تەواوکاری ساینی x کۆساینی x dx وەرە کەمێک گەورە نووسرا ساینی x کۆساینی x dx. یودیوسیا وەکو یادمان بێت ئەبێ داتاشراوان لە شوێنێکی خۆ لە هەمان نەخشە بناوتێکی خۆی دەهبێت. ئارەزی خۆت کامە بەی وەردەگری. ئێمە چی بەی وەردەگرین؟
کۆساین حەز دەکەی تۆ ساین وەربگرە داتاشای کۆساین چیە ناقسان ساینی x dx پێم وابێ دەرنەچوو پێم وابێ ئەم جارە دەرەچێت ساینی x dx بە هەوڵ بدەین کەمەک شوێنەکەی بکەینەوە تا بە دوای ئەمە ئەو بە وەرباگر بە کۆساینی x ببورن کۆساینی x داتاشاوەکەی بوونی هێنە نەخشەکە بڵێ بەڵام لێرە کێشەیەکی بچووکەیە ئەویش ببورن سالبە ئەم سالبە چی دەکرێت دەکرێت نەخشەکە جارە سالب بکەی سالب دیو ساینی x dx ئەمەش واتە چۆن ئینجا دێن لە شوێنی دادەنینەوە بەڵام لێرە سالب دیونیە یەک سالب دێتە پێشی ئەوەی تر لە شوێنی خۆی دادەنێوە ساینی x و dxەکەی بە یەکەوە دەبێ بەچی ناقص دیو ئێوە ئەومان نووسی ئەوە دیو بەڵام و بۆی ئاڵۆز نەبێت ئەوە یوکە بەرێ بنووسرێت یو ئەوەش چی بوو دیو هیچ ئاڵۆزێکی تێدا نەخێر ئەمە سالبەکە تەواوکاری نامێنێت ڕاستەخۆ دشکاریەکەین سالب یوتوان دوو لەسەر دوو کۆ سی دەردای بنینەوە سالب کۆساینی x هەمووی توان دوو لەسەر دوو کۆ سی پێویستەکان تێبینێکەن چنە ئەویش چۆنیەتی دانانەوەیە واتە نابێت بە کێشە ئەگەر بێت و پرسیارێکی و هەمان هاتە پێش بەڵام بزانین ئایا داتاشاوەکە لەنێ خۆیدا بوونی هەیە یاخود نە تۆ ئەگەر بێت ئەو نمونانێک کە باسێکین تەنهاشی کاریان بکەی و بە تێگەیشتنەوە دڵنیابە کێشات نامێنێت بەڵام وەکو وتمان تۆ نابێت تەنها پشت بەم نمونانە بەسەکەنە ڤیدیۆدا باسەکرێن بکە لە مامۆستا یاخودوانە بێژی تایبەت کە هەر کەسێک بە ئێوە دەستپێرێت کەمێک بە دۆداچنی بۆ بکەن ئەو ئەگەر نشتا توانشکاری بکە تەنها لەژێر کۆمنت پرسیارەکەت بکە هاوڵ دەدەین بە پێیتوانە نمونونەکەت شکار بکەین بە شوەیەکی کاری بڵاوی بکەینەوە ڕوونکردنی زیاتر لەسەر بدەین بەڵام ئێمە تەنها دەتوانین هەندێک نمونە وەکو زارەکی وەکو پێشەکیەک باز بکەین ئەویش بۆچی چونکە ناکرێت ئەو هەموو نمونە بوونیان هەیە ئێمە بتوان شکاریان بکەین بەڵام دەکرێت هەندێک نمونێک کە هاوفکریان هەیە لەگەڵ پرسیارانی تر ئێوە دەتوان سوودی لێ ببینن ئێمەش بتوان شکاریان بکەین هەر چەند نمونە هەبێت زۆرە بەڵام تۆ پێویستە فکری هەر هەموو پرسیارەکان وەربگریت ئەم وانەیەشمان وانەی بەکارهێنانی UDU کۆتایی هات بەڵام تۆ هەوڵ بدە نمونەی زیاتر شکار بکە تەنها پێشت مەبەستە بەم ڤیدیۆیە بەڵام هەوڵ بدە ئەم ڤیدیۆیە زنجیرەیەک بێت بەرچاوڕوونیەک بێت بۆی بتوانین لە ڤیدیۆ بگەیت و ئێمەش ئامازمان ئەوەیە ئێوە تێبگەن بە هیوای ئەوەی کەمێک سودمان بە ئێوە گەیاند بێت تۆش هەوڵ بدە هاوڕەکانت ئاگدار بکەوە کە ئەم فێرکاریانە بوونیان هەیە بە ئەوانش بێبەشنەوت لە کۆتایی ئەم بەشەماندا دەڵێن تا بەشێکی تر ئامانەتی خودا بن بە هیوای ئەوەی کەمێک سودمانە وەر پرسیارێکتانە بژێر کۆمنت بنووسن تاوانەیەکی تر کەوانەی داهاتوومان بریتە لە چی وەکو یەکتان بێت بەکارهێنانی UDV ئەوش دوو نەخشەی جیاوازە تاوانێ داهاتوو کاتێکی خۆش خۆتان لەگەڵ